سڵاوت لەبێ سڵاو لە توش باشی کاکە خێربێی زۆر سپاس سەلامەت بی جەژنە پیرۆز بە لە توش پیرۆز زۆر لە سپاس. هەموو مسلمانان پیرۆز لەگە ڕەمەزان بینە چۆن بوو باش بوو باش باش. ڕۆزە ماندی بین لە چاو ڕەمەزانەکانی پێشتر یاخوا لەش ساک سپاس دەکەم. زۆر سپاس تووڕە نابووی بەخوای دەزانی کێنە زۆر تووڕە دەبم دەوری سەعات 4 بۆ 5 ئاخیرەکە. کاتانە تووڕابن تووڕە دەبم بەعام باش خۆ دامادە کردو بۆ جەژن تقریبا وڵی حازنی مێشتا هیچم نەکڕیەوە لەبەریش مەجالم نیە یاخوا لەش ساک بە زۆر سپاس. لەو گەنجانەی کە شەو تابانی لە حەلاقە مێنەوە بۆی قژیان دابێنن نەوەڵا کورە من هەر لەبەریش مەجالی شتێکم نییە بە یاخوا لەش ساک بێ خوا ڕستت با ئینشاءالله هێشتا حازنیمە بۆ جەوی کاتمان ماوە خۆت حەزرەکەی ئینشاءالله، دەست بێ ئینشاءالله سۆشیال میدیا زۆر بەکارێنی بەخوای بەپێی مەجال 964 لای کردووە بەڵێ سێری پۆستەکان دەکەم بە دڵنیایەوە خەڵاتێکم بنە چەند باشە ئەو پۆستەی کە لەسەر قوتابخانەکەی کردان گۆرانی ئەیب دەوتەوە کۆمێتم کرد زۆر سێری بابەتەکانەکەم لە پیجەکەتان لە ئینستا. دەستەکانە خۆش بێ ماشەڵڵا تۆ شوێنەکەی خۆت زۆر تایبەتە زۆر دەستەکانە خۆش بێ سەر سپاس بۆ چاو. بەجارێکردن خێر بێن سەر چاو. دەستەکانت خۆش